سلاو و ریز جه دنگ امریکا لواشنطن و بخیر هاتن وی برنامه تایبت یان دیدارا تایبت. لسال 2020 چندین سازین جدا هم دو زانکوین ویرل امریکا و گل زانکویا دو که پروژه تایبت هبو جبو و جاندنا جیانا چاندنیه لدشتانه نواج بو پیک هاتن وی هریمی. هلبت دگل تیکل دگل جیانا چاندیو کلتوریا وان پیک هاتان زانکویا دو که دگل وان سازین امریکی و سازیه که لیکولینان یا سویدی جی خواستن کو آلیکاریا وان جواکا بکن جبو کو پشتی وان شر داعش او کاریگری لسر وان نمینه. برای چند روزان لویدری لزانکویا که امریکیا اندیانا یان نوتردام یا اندیانا کو بنگاه کی لیر الواشنطن جی چندین جو ما مستعن زانکویا دهوکی و سازین دی جیگان هف جو بحث کرنا پروژه وانو لهف گوهارتنا زانیاریا نها دکتر داود اتروشی سروکی زانکویا دهوکی میوان استودیا دنگی امریکا و هر وسا کاک شوان فاضل لکورر لناوندی لکولین استوکهولمی جبو آشتیانی فرنتوی قالك بخير هاتن سپاسیا وقت کم کون میوان دنگی امریکانا. قالك سپاس. دکتر داود از جمتر دست بکمو تایبت جی السروي بروجي كو ودا سبيكري دقال دو زانكوين امريكي دقال نافندكي لكولينا سويدي هلبت باليكاريا اجانسا غشكرنا نفنتويا امريكي او بروجي ودا سبيكريا او بروجي تشابو جبرتشي او هريما تايبتا بيكهاتين اولي ونتوي لدشتا نينوا. بله پیشکی سپاس بو به پیشوازی و هر وکی جناب اشارت بکری ام تیم که نظام کدو کل بره آماده اینا و جماعتی نه دخواست کردن الدیف دخوازا کد بجن پارتنرت ما شریکت ما امریکا و هر وصاب آماده بونا USAID کو او دعم یا مادی یا دارایی یا بی پروژیت کتن بوندی کدا نتیجه آن انجامت او کاری کواتیا کردن البره بو لان امریکی بتایبتی بولان امریکی USAID و رخراون دیتره و حکومت امریکی هم دینا دیار کردن که او کار ابد چند سال زان کول گل هبشت خو کار سد کتن که گشت چه مرحله و چه دست کفت بو هبونه. بله عمدی بحثی کام گشت چقوناها و چه دست کفت و هاي نجوي بروجي قالوا بحث بكم لي متخصص قال كاكشوان بحثي في بروجي بكم جروي سياسي وشان دوي آليكاريا وانجبا كان بكتم. بله بشكل زور سپاس بو میوانداری جنابتان دشتی نینوا هر وکو جنابتان لبشكل كاماجتان پیدا لروی پیکاتی دانشتوانوا ناوچویکی فرچشنا لروی پیکاتی آینی و نتوییوا لسالی 2014 گروپی تیروریستی داعش بتایبەتی بە ئامانجی ئەم ناوچەیە کردووە واروها زیاتریش بە ئامانجی ئەم پێکاتانەی دەشتی نەنەوەی کردووە کە وەکو ئاشکرایە پێکاتون لە پێکاتەی ئێزیدی کاکایی سریان و کلدان و ئاشور واروەها تورکمان و شەبەک و هەموو کە دانیشتوانی ئەم ناوچەیە پێک دێنن لە ڕووی سیاسیەوە دەشتی نێنەوە بە هەمان شێوە ناوچەیەکە کە بەشێکە لە ناوچە جۆناکەکان بە گوێرەی دەستوری هەمیشەی عێراق ساڵی 2005 کە ئەبوایە لە ڕووی سیاسی و یاساییەوە بەڕێوەبردننی ئەم پارێزگایە واروها ناوچەکانی تری توێناکۆک لە ڕۆی قانونیەوە یەکلا بکرێتەوە بۆ ئەوەی دەرفەت بدرێ بە پێکاتەکانی ئەم ناوچانە بڕیار بدەن لە چارەنووسی خۆیان کە ئایا لە حکوومەتی هەرێم سەرپەرشتی و بەڕێوەبەر بێت لەم ناوچانە یا خۆت حکوومەتی فیدراڵی ئەم ناوکۆکیە بە جۆرێک بووە هۆی ئەوەی کەوا گێروگرفت لەم ناوچانە ناوچە جێناوکەکان لە دەشتی نینەوە ئەوە ناوچەکانی تر دروست ببێت کە لە ئەنجامدا بووە بۆ هۆی دروستبوونی بۆشاییەکەوە گروپی تیرۆریستی و توندڕە و توانیان ئەم بۆشاییە بقۆزنەوە بۆ کۆنتترۆلکردنی ئەم ناوچانە لە ڕووی سیاسیەوە بێگومان جگە لە وەکو ناوچەیەکی جێناکۆک ناوچەی دەشتی نینەوە ناوچەیەکی گرنگە لە ڕووی ئابوووریەوە وەکو سەبەتەی خۆراکی عێراق
ناوزەند دەکرێت چونکە خاکەکەی بە پیتە ئاوی لێە خۆت دەرفەتی کشت و کاڵ و پیشەسازی بچووک زۆرە لەم ناوچانەدا. کاکشمان دیسەندی گەرمان دەفتە جارێکەدی بەسم بخواست دکتۆر داود ژمارە بێشتن کاتە بەحسی تەدویا بەحسی ئەنجاما بکی کات چ دەستکەفت و هەبوونە ژووی پرۆژەی. بەێ ئەبخۆ ئە پروژەکە گەلێکی مازنە و هەروەکی کاکشوانجی بەحەزکردی بەحسی گرنگیە بابەتی کریشلای سیاسی بە تۆ بخۆزانانی پشتی و داعش هەریشکی لەسەر منتەقی ئەو پێکڤێژیانە کو توختی خۆدا بەری 2014 هەبووی ئەو پێکڤێژیان هاتە تێدا چونکی ئەو کەمینە و ئەو لایەنت ئاهینێ بکوت منتەقێدا هەمی هەدەف بوون بۆ داعش و کوت بێژن نەو پراکەندیەک ئەنجی ژێکجدابوونێکت مابینەوان پێک هاتە چێ بوو و مەسەلە باوەریت مابینەوەدا گەلێکیم لێ هات. گەلک شوانایە و دوژی تاوانبار دەکرد هەندێکا ژوان و ئالیکاری و گەل داعش. تمام ئەوژی جێ خوددا بە هەمی بوونە سەبەب بەندی کودا ئەف باوەریت مابینەوانەدا کێم بیتن هەمی بێگا بە هەرێکی بەری تری ڕاوستایە ئەو پێکڤێژیانە بەریکێ نەمایە. ئیدی ئەف پروژە کو هاتیە وجودی و زانکۆ دووکێ بەکی تەنها شەریک گەل زانکو سێ زانکۆی دیتر ئەمریکی الوێرێ هاتە ناوی پروژەیدا دەبەرێدا گەلێک تیم هاتە چێکردن تیمێت گەڕووک کو بچن سەردانە ژمارەکە زۆریا گوندان بکەن جا پێکەفتنی گەل خەلکێ ئاسایی و گەل بەرپرسێت ئولی گەل حکوومەتە ئەن ئیدارە منتەقی بێتەکردن دا کو دیفچوونێک بێتەکردن کە ئەف خەلکە چێژێکێمە و بێگا بێ حەسکە چوو بێتەکردن تێ چاوە جارێکوتر ژیارە وانیا طبیعە بەریکە دی پێک بە زبریتە بە و هەروەسا ئەف خەلکە دی چاوەشین جارێکەوە دیترێ ئەف ترست ئەف باوەریە کورد مابینەوەدا هەی ئەوە کوژدەزدای چاپ زبریتە بە ئەف خەلکە چکە ئەف منتەقە هەمیایە هەمیە سەدهاون ئەگەر 1000 ساڵانە بیتنیت پێک بە ژیانی المنتەقێ و جیرانە تێکو دۆنای ئەنجی تێکەرە تێکو دۆنە. ئەف تیمێت زانکۆ دووکی و کارێکی عملیکی منتەقێت کرد سەردانە وان زۆربەی گوندت دەبەرێکردن داتا کۆمکردن ئەم ژبیر نەکەین کە ئەو دەبەرەکە گەلەکە زەحمەتە چونکی تقریبا 20 سادەیە کوت بێژن ژێردەستێ دەسەڵات حکوومەتە هەرێما کوردستانی منتەقەکە گەلەکە ساناییە کوت تێدا بزەوری بچی داتا کۆمکەی ئەو 80 سەدەی منتەقە دیتری کولبن دەستێ ژمارەکە حزب و لایەن و کوت بێژن و میلیشاتی جدادایە چووناوێ منتەقی نەگەلەکە بساناهی بوو تایبەتی بیدایەتێدا ئەم لێرە سپاسیا هەم ئیدارە پارێزگاه دووکێتکەین کو گەلە پشتەوان بوو بۆ مەڕێک تەسیلکردن حکوومەتە هەرێما کوردستانێک و لێرە جددی بۆ مە دەرگە بەکردین و تیمێمە یەگەڕووک و بە کولەرێتمەک و واداتا کۆم بکەن. ئازانم دکتۆر گەلک جاری خەڵکی وێ هەرێمێت بووینە ئارمانجا داعش وێران بووینە گەلک جێتوان هە یەکجاری وێران بووینە چاوەڕێ دیکەن و دەستگەهەکیان خەڵکێک بشتە دەفواندی ئالیکاریە دراوی دەتەوان بۆ ئالیکاریە ئاواکردنی بۆ ئالیکاریین دی چاوە ئەو دەستگەهەکەوەکی وایە یان پرۆژەیەکی وەسا بۆ لێکۆلینێ قبولکەن یان چەندی ئالیکارد بن دیگەروە ji بۆ پرۆژەوە سەرکەوت. بله بسیار گەلەکە جێخودایە کاکە داخل چونکی حتانو که هر منظماتت کو چونه منطقی بس پاره ده خلکی تو زانی یعنی وکی کو کردی بجن بس ماسی داینه خلکی بس خلک فیر نکری کدی چا ماسیا گریتن بوما وکی زانکو دو که بوما جی تجربه کنیه کو زانکو بچیتن ناف کمالگهی دا و بچیتن پریکا کا اکادمی داتا کم کتو و پریکا کا دیسن اکادمی و زانستی وان داتا تحلیل بکتن وان آریشت وانا چنه و پریکا کا دیسن یا زانستی چاره سریا بو عنوان آریشت کوانا پیدا یعنی پیدا بوینه چاره سریا بو پیدا کتن خلقه کی بدایت یعنی بوان شکی غریب بو بس ویدی مایی که پشتی کو دهان کمون هاتی نکرن افسر کردید وان اقلیاتا وان ادیانا و حکومت و اداره ویری کم بوین و پیک برون نشتیم بر خدا رول زانکویه دیگه تقبل وان بو زانکوی گلک زیاترش گلک لعنی دیتره چونکی ام زانکوینه ام جا تکنینی بله بما بستی نه سیاسینه و ام یلویری بو
هاریکردنەوانە بۆ پێشکەشکردنا ینی هەندێک چارەسیرە بۆ ئەو ئاریشیکوانە هەین و حقیقەتجی ئەس دەبێت بێژی بێژم چەند جارێک زانکۆ دووکێک کۆمبۆن و هەر بە ساڵ دەبەری تێ بەس تایبەتی زانکۆ دووکی وقتی کۆپێک بەتروش نەخوارێ ئەف لایەنە هەمی و چمشکە گەرێک و دەنەبووە هەمیە مەجال هەبوو و ئاخناخۆ بکەن و پێک بەری نەخواری مناقشە بکەن ینی مەبەست ما همي ما كمكن ما بس ما دانا الرخيب كدوبا وما قلت بس أوريش تقوبك أوريش تلقى الجيران تتشيا وأبا حقيقة جواك جنك ي دانو صندنو أخفتني وديالوج ما بين ما نداشوا. ما تقدر نشتنو وقت بيش جهداري كرنا يكودو ركاية كيا جبوكو جهن جداهي قالي كين بشم جهنيك كاك شمان أميس بسيالة جنان بكم دزگایك ناوەندی کی لێکۆڵینەوە لە ستۆکهۆڵم بێت لە پرۆژەیەک وا بەشدار بتن ئەبێ لەبەر چی بێ ینی هۆیەکەی چی بێت بتوانێت چی بکاتن چۆن یارمەتی دەربێ بەڵێ ڕاستە دەستگاکەی ئێمە لە ستۆکۆڵمە لە سویدا بەڵام ئێمە لەگەڵ هاوبەشەکانمان لە زانکۆی دوهۆک هەروەها تیمی زانکۆی دوهۆک لە مامۆستایان و ئەکادمیستانی زانکۆی دوهۆک بەیەکەوە کارمان کردووە بۆ ئەم پرۆژەیە بۆ ئەوەی کەوا دەستنیشانی پێداویستەکانی پێکاتەکانی ئەم ناوچانە بکەین وەروەها بزانین کەوا زەرەرەکانی ئەم جەنگ و دەربەدەربوونەی کە لە ساڵانی ڕابردوو ڕووی داوە چەندە و پێویستە چی بکرێت بۆ ئەوەی یارمەتی ئەم پێکاتانە بدرێت بۆ ئەوەی دووبارە بتوانن گوزەران و بارودۆخی ژیانی خۆیان دووبارە بنیاد بنێنەوە بەتایبەتیش لە ناوچەی دەشتینینەوە کە گوزەران و ژیانی زۆر بەشێک لەم خەڵکانە پێیوەستە بە کشت و کاڵ واروها بەرەبوومی ئاژەڵی واروها بەرەبوومی پیشەسازی خۆراکی نێوخۆیی کە ئەمیش پەیوەستە بە ئەنجامدانی چاڵاکی کشت و کاڵی و بەخێوکردنی مەڕووماڵات و ئاژەڵداریەوە واتە ڕاستە ئێمە لە دەستگاکەمان لە ستۆکۆڵمە بەڵام بە بەردەوامی لە ڕێگەی هاوبەشەکانمانەوە واروها خۆشمان ئامادەین لە ڕووی مەدانیەوە بۆ ئەوەی نزیک بین لەم پێکاتانە و لە ڕووی زانستی و ئەکادمیەوە لە ڕووی کۆکردنەوەی داتا و زانیاریەوە بگەین بەو ئەنجامەی کەوا زەرەرەکان و پێداویستەکان دەستنیشان بکەین. کاکشوان من خۆم خەڵکی ئەو ناوچەم پەلەزانم کریستیان ئێزدی شەبەکن کاکەین تورکمانن لەوێ بێجگەلەوەی کە ئەوانەی کە بۆ نمونە تورکمانە شەبەکەوانە شیعە و سونەنە کوردی بەوەیە ئێزدیش خۆی بە کوردادنی لەو ناوچەوەوانە یعنی موزاییکی عجایبە لە منطقێکی زۆر بچووکدا هەز باوەڕکەمش بەروێژی وە ئەو کریا ئارمانجا خومانەوەیە دکتۆر ئەمیش بەرک و هەرێمە بچووکە چەند گوندەکن دەشتانەینەوە و پرۆژێک وەسا مەزم لێ بێتە چیکرد. ئەف پروژە حقیقت بە بریارە کوت بەژن حکوومەت ئەمریکی بووە و دەستگەی USAID کو دی پروژێک لێ منطقەکان یعنی ئەف حقیقت بریارە کو دی ئەف پروژەی تەکردن بس شكل دان عن يعني فرمكدان في بروجي دا زانكود هو كده بدايات الجل بانغوفتو بابو الجل هرسي زانكود دي الحقيقه ويري كنت بجن كومالجاي كي موزايك ويري داجين واب خلك بي بي جي اي مفهوم قال طلبه منطقي جي كل دف معين بو زاني وام يعني ام جزء كنشمو ام جزء كنشوانا يعني ام نجيك براينا بله متفيا بحثي مثلا افاكرنا باوري بكم كاكشوان تزاني كاكشوان اخوان زانين دكتور بحثي كنت كايك لما بس ام بروجي او كا متمنى لنا وخلق درس يعني تا تشندي استا خلق قراوته بوي كا متمنى بكتب بتايبتيش هندي لانه كوتمان یەکتر تاوانبار دەکەن هەندێکیان کە هاوکاریان لەگەڵ داعش کردووە بێجگەلەوە هەندێکیانش نەچار بوونە دەیەکانی خۆیان چۆڵکە. بەڵێ لە ڕووی قەیرانە مرۆیەکەوە تاحەدێکی زۆر کەم بۆتەوە زۆربەی تاحەدێکی زۆر تا ئاستێکی زۆر پێکهاتەکان گەڕاونەتەوە شوێنەکانی خۆیان بەڵام بێگومان لە هەر ناوچەیەک لە هەر گوندێک یاخود ناحیە و قەزایەک بارودۆخێکی جیاواز هەیە. تا ئێستاش هەندێک پێکهاتە نەیانتوانیوە بگەڕنەوە بۆ شوێنەکانی خۆیان بڵمنە پێکاتە یەزیدی بەهۆی بارودۆخی گرژی سنجارەوە شنگالەوە تا ئێستا زۆری لە دەربەدەری ماوەتەوە کریستیانەکان ئاشۆری و سریان و کلدانەکان تا حدێک ماونەتەوە بەڵام
لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە لە ڕێگەی هەوڵی زۆری دیکەی هاوشێوەی ئەم پرۆژەیەوە هەوڵەکان بەردەوام بوونە بۆ ئەوەی کەوا متمانە و پەیوەندی لە نێوان ئەم کۆمەلگانە دووبارە دروست بکرێتەوە بگەڕێنرێتەوە بەڵام بەشێکشی لە ڕووی قانونی و یاساییەوە پێویستی تەبعاً بە ئامادەبوونی واروها حکوومەت و تەشریع ئەوە هەیە کەوا بە تایبەتی ئەو کۆمەلگانەی کەوا زەرمەند بوون پێویستە دووبارە تاویز بکرێنەوە یاخود ئەو کەسانێکەوە بەرپرسیارن لەو تاوانانەیەکەوە لەم ناوچوانە بەرامبەر لەم پێکاتانە ئەنجام درراوە بدرێن بە یاسا و وەرەوە بە سزای یاسای خۆیان بکەن ئەمانە تەبعاً هەندێکیان تاڕێتێک پێشتوی بخۆبینیوە بەڵام کاری زۆریش لەم بوارەوە ماوە بەڵام وەکو گەڕانەوەی متمانە بەڵێ بەرەپێشتبوونی زۆر هەیە وەروەکو جەنابی دکتۆر داود ئەتروشیش ئاماژەی پۆ کرد ئەم کۆمەلگایانە و ئەم پێکاتانە تەحەدێکی زۆر ئامادەیان پیشان داوە کە بتوانن بەیەکەوە کار بکەن لە بەرژەوەندنی خۆیان. دکتۆر بەلکی گوهدارین بەرنامی هزرا هەندی بکەن ئەوە چی بەحسی دیکەن بەحسێکی سەرێوەی بەحسی چاندنیی و کەلتور و جوواکوانە تیگرن میکنی بەحسی سیاسی دیکەن خوازم دوێ دەرفەتی داشوە بخواشوە هەردووە بخوازم گریدانێکی بۆ مەدروستکەن ئەو پرۆژەی زانستی لێ کۆلین لەسەر چاندنی ئەوان هەرێ وی هەرێمی وان جوواکە کەلتوری وان جوواکن جودا جودا بۆ مەسەلا گەشەکردنەوان و پێکڤژیانەوانوان یعنی ئەس خوازم اون بۆ من پەیوەندێکی دروستکەن. تمام يعني احتمال خەکێکی پرسیارکردن دیسا زانکۆ هێرێکت کاتن دەزانەی ئێناو چاڵێکی زانکۆ اسم بێتن ئەژێ دەست پێکەن کو زانکۆی ڕۆلێوێ ئەنی سێ ڕۆلێت سەرەکیتن یەکیشوانە کوتبژن ئێجوکیشنە ئەنجی خواندنە و تەڵەبەی وەرگریت و تەڵەبە پشتینگی چەند ساڵەکە شادێکی دەستخۆبینیتن لایەنی دیترێ توێژینەوەنە بە کۆلینن کو دەبێتن بکەتن بەردەوام توی مەجاردا یاسیە کوتبژنە یونیڤرسیتیز ثرد میشن شولێسیە زانکۆیە ئەو ئەرکسیە زانکۆیە ئەوەکو ناو کۆمەلگەهی دابیتن و بچتن برای خدمت خوبکت خودان آریشت کمالگهی و از مناکن نویا زانکو یاد دهو که از باورد کم بلکی کم زانکو ل هرمی عن العراق عن رشلات ناویجی کارکی وصاب کن بو از مناکن حتما اف رول ارکسی زانکو يعني يكيمت زوربي زانكوت دبره ما هرچند من در چالاکیت هینم بردوام محاولتی هاری کاری کن بس نه في جورية وفي عمقي وفي بردوامية الأمريكا عندك زانكويت هند بجنة لاند جرانت يونيفرسيتي وقت خود أكو تازاتنا شاكرين حكومة أمريكي قصد أف زانكويت شاكرين عندك مازن إخساب بندستي وانا دا وكوليجا تشاندني أف زانكويت دست بيكرين أمانا وفيست هين الهر باجرة كي الوي ولايتك أوليهين هر باجرة كي وفيسا خويا هاي خلق شارزا مجال چاندن دا ایران باجرا هی وکی اوفیسک او هری کاریا فلاحی کنو آریشت فلاحی جت این نظام کده بو بکلینا کافت بجنه agriculture extension ام حقیقت بو مبخوجی او تجربه که گلکا او بورا گودن تبرم زانکو ادو کی جی کلیجا کشتوکالیا هی کلیجا کشتوکالیا هی تیم کمنجی یعنی کلیجا کمنج بله هر لیسان یکمی کلیج بول یا کلیجا یا پزشکی کو سالانو تو دی زانکو دوی که بله بله پارجی تیمه که ماستری بی تیمی عمل زانکو پردو بوین و زانکو نوتردام و هر واسا زانکو ایندیانا تایبتی زانکو پردو الویرد دوره که گلک باش سریبی بابته و با مگویی اگریکلچر اکستنشن هاتا کرن کو چاوا ماموستا تایبتی کلیجا چاندن دا بشیتن ناف کمالگهی دا و ناف خلکی دا هاری کاری وانا بکتن بابت شیرتکاری و چوان آریشت وانا دا تا کم کتن تحلیل بکتن و چهار سریا بو پیشکش بکتن ایدی راسته بابت چاندنه بابت کلتوری امد بیجین کو بله آریشا منطقه اوا کو پشتی داعش هاتی منطقه سال 2004 حتی 2017 همین تشتواناتی ده خلق رابين جيت خو كاس نمال مالت خو وكي وجه إشارة بكري حتى هندك أقلية دقابة كمينة لأن ديتره تومات بار كن كوبالي حفكار بنا جل أبدي تره
ایدی وانا اردوانی تیک هلا زراعت وانا تیک هل وقتی که افتش تا نمایه یا جیگل که کیم همای ایدی خلالی وی پروژه دا امی محاولتین کو برای خبدن او آریشید کو چه بوین ام چاو جیاروان زبر نو کی بری که چاندن وانا کاچ بو زیتون بو نه یان هر کد بجن زراعت کا دیتره بو بوانا بزبرینین بو اقداری هر سه باجر هدا سه حدیقه بوتانی کد بجن بوتانی گاردن بوانا هاتینا چیکرن کو او چاندن کل منطقه دارو بري كل المنطقة هوية هميل ويري تشينا بجارة دي تري وخلكي بريكا في حديقة ديسان كم كان وبري خبدنا شارع سيرتوانا بيجو مانج كلتوري مانج قالك نيزيكيا كان نيزيكي هذا قالك جاري جليتوان وكيه كان موسيقى وان نيزيكيا كان وكيه كاكشيفان پەیوەندی کم بۆ بدۆزەوە بەڵێوان ئەو پرۆژەیە و ئەو باسێککە ئێمە دەکەین بەڵێ بۆەوەی بۆ بینەرانی ئێوەش ڕوون بێت لە دەشتی نینەوە هەر وەکو لە سەرەتاش ئاماژەمان پێدا بنەمایەکی گرنگی ئابووری دەشتی نینەوە کوشت و کاڵ و چاندن و ئاژەڵداریە کە وەکو وتیشم بەشێکی زۆری پێکاتەکانی ئەم ناوچەیە لە پێکاتە ئیتنی و نەتەوەی و ئاینیەکانن واتە کوشت و کاڵ و ئاژەڵداری وەروەها بەرەبوومی نێوخۆیی نەک تەنیا بنەمایەکی سەرەکی داهات و ئابووری ئەم پێکاتانەیە بەڵام لە هەمان کاتیش لە بۆنە ئاینی و نەتەوەیەکان ئەم پێکاتانە لە بەروبەرمەکانی خۆیان ئامادە دەکەن نەک تەنیا بۆ بازار و بۆ فرۆشتن و بۆ داهات تەنیا بەڵکو بە هەمان شێوە ئەم بەروبوومە نێوخۆیانی خۆیان لە دروستکردنی بۆ منە تەحینە لە دروستنی بۆ منە تورشیە یاخود دروستکردنی زەیتی زەیتونە یاخود هەر بەروبوومێکی نێوخۆیی بێتن لە بۆنە ئاینی و نەتەوەکانی خۆیان لەم بەروبوومە نێوخۆیی خۆیان ئامادە دەکەن بە جۆری طبعاً بە گوێرەی پێکاتەکەی خۆیان و پێشکەشی دەکەن بە میوان و بە دۆستان و بە خزم و کەسەکانی یەکتر کە ئەمانش بۆنەی زۆر گرنگن بۆ کۆنکردنەوەی ئەم پێکاتە ئیتنی و نەتەوەیە جیاوازە وەروەها دووبارە بژاندنەوەی ئەم متمانە و ئەم پەیوەندیانەیەکەوە وەکو باسم کرد گروپی تیرۆریستی داعش توانی تا ڕادێکی زۆر ئەم پەیوەندی و ئەم متمانەیە لە ناو ببات بەڕۆی داگیرکاری و بەڕۆی ئەم سێ ساڵێکەوە حکمی ئەم ناوچانەیە گرتووە جا دووبارە ئێڵێمەوە بەروبوومی کوشت و کاڵی و ئاژەڵداری و ئەم بەروبوومی خۆراکی نێوخۆیە نەک تەنیا بنەمایەکی سەرەکی داهاتی نێوخۆیە بۆ ئەم پێکاتانە بەڵام لە هەمان کاتیشە بۆ پێداویستی ناوخۆیی وەکو خۆراک وهروەها گرنگتریش لەوە بەکارهێنانی ئەم بەروبوومە نێوخۆیانە لە کاتی بۆنە ئاینی و نەتەوەیە جیاجاهەکان بە جۆرێکی تریش بۆ دروستکردنی دەرفەتی کار بۆ خەڵکی ئەم ناوچەیە بۆ گەنجەکان بۆ ئافرەتەکان بۆ کچانی ئەم ناوچەیە وەکو وتیشم ڕۆڵی ئەم چەشنە جیاوازانە لە ئابووری نێوخۆیە جیاوازە بۆ منە ئەم کارگە نێوخۆیانەی کەوا لە دەشتی نینەوە هەیە کارگەی تورشیە کارگەی زەیتی سەتونە کارگەی سابوونە ئەمان نەتوانیوانە دەستی کار بۆ کۆمەڵێک خەڵک لە پێکهاتەی جیاجا دروست بکەن کە لە هەموو با بڵێن وەکوتم جەندەر و تەمەنە جیاجاکان لە خۆی دەگرێت بێگومان باشش متزانن و دەریڤین کاری باشکردنە ڕەوشە ژیان و ڕەوشە ئابووریە خەڵکی دەبا سەدەمی هەندێک و خەڵک پتر حەش تەناهیە بکەتن هەشتی بکەتن حەشندێ بکەتن و شەڕ و ناکۆکی ئەو نەبن و نەچار نەبن و ji بۆ دەبارە ژیانە خو بشتن کارێکی خراپ بکەتن یان شەڕێکی بکەتن دکتۆر داوەت تەبەحسێ مەسەلەی هەندێک کرد و ئون وەکو زانکۆ چارەسەریاژی دیگەڕن ji devê wan heta çendê hikûmet bejdara divê meselê de ku bêguman ku kêşeya cotiyarekî yan deverekî kêşeyeke çandinî hebitin divê hikûmet alîkar bij bû ku ew dever pêwîstî wan bên cêbijêkirin û bişên geşekirina abûrî yan çandiniya xwe geşek bikin heta çendê hikûmet çi hikûmeta navendiya Iraqê çi Herêma Kurdistanê divê de rol heye شراكة جوانا چونكي ما تيمك تايبت هبو كو سرد بي بواري دا كار ديكر يعني اوانا كنت قلت تيمي ادفوكاسي از بيجم جيكا شبام خو في تيمي دا بتر كاري وانا زور بو كو اف تيمه بردوام الجل اداره منطقه
سروان آریشت آخفتن و اداره جد اینا ناف بحثادا هند جارة توزاني آریشت شد بیتن چون خل گلی کدوم آخفتن يعني اكيد تو حتى برای خبدي احتمال اگلک آریشت سیاسی جه بن چون کی پیوندی و دانشتن سرمزه که گفتگویه يعني او هند جارة یا کیما بو خلق دبرجی زورا گرینگه اداره منطقه قال خلق دبره بيكبرين نخاره نه هر کسی که جدا بشتین قال حکمت باغبت حکمت جدا قال کسی که باغبتن یدی متیمه که تایبت هبو حقیقت وقتی که آریشت هادن دستیشان کردن جدبه خلق دبره او آریشت جهان نه حکمتی و بوشون حکمت سرفه چندیت هاتا ورگرتن افبا كل كويت كرن وفيجا في بردامت هنا كرن همليانه بو يعني همي هر كسا كي كنت بجن ستيك هولدر هر كسا كي معني بو اينانا جارك وتر سقام گيري بو منطقه بو جنوا جياره وانا بو هندي كده اف گنجا بكبنت كاري ده وفرصه كاري وانا چي بيتن اب همي اينا ناف بروسيدا وحتما ام هيفيدارين كو حكمة المبخوجي يعني استفادة بخشبان وكنا بكن بوندي چونكي الدماغي كي حلت سريع يتوصل الشفاي كذا هو كين هنا كينا او جلك يعني عمروانا جلك دريشة او شارع سري درستن او شارع سري سر اساسك كمكرنا داتا او تحليل داتا و شارع سري سر اساسك زانستي واكاديمي هنا پیشکش کردن ام باور کن که او دبنا کاکشوان دکتر داود بشتن تو اندامك وی تیمی بوی اس حسکم تو في بابتي كورتي ما بحث كي چكو بابتي كي كورتا وقت ما جيك لك من معك بله طبعا امانج لم جروبا ويكوا ام درنجام كان توجينوكا واروها چالاكيكاني تیمی گروکی زانکوی دوغ بگوازینو بو کاربدستانی حکومتی خوجی لا نینوا بو اوی که امان آگادار بن که ام چالاکیان بڕێوە دەچێ واروها یارمەتی دەربن واروها لە قۆناغی دوای تەواوبوونی پرۆژەکە خاوەنداریەتی ئەم چالاکیانە و بەردەوامی ئەم پرۆژەیە لە خۆ بگرن تا حدێک بۆ منە دکتۆر باسیەوەی کرد کە ئێمە ئەم برادەران دروستی ئەویان کردووە بۆتانیکل گاردن دەشینینەوە کە ئەمە ئامانجەکەی بۆ ئەوەیەکەوە لە شوێنێکی ئەوە بەکردەیی و بە پراکتیکی پیشانی کۆمەڵگەکان بدرێت کە چۆن بەروبوومی خۆراک بەروبوومی کشتتوکاڵی بەروبوومی ئاژەڵداری خۆیان بەرەو پێشەوە ببن لە ڕووی کوواڵەتی لە ڕووی جۆری واروها لە ڕووی چەشنایەتی و چەندایەتیەوە کە ئەمە لە قۆناغی دوای پرۆژەکە پێویستە کاربەدەستانی حکومی و کارگێڕی نێوخۆیی نینەوە بەردەوامی بەم پرۆژەیە بدەن وەروها سەرکەوتن و بەردەوامی هەر پرۆژەیەکی لەم چەشنە دەوەستێتە سەر قبولکردنی لایەنی با بڵێن خانەخوە واروەها کاربەدەستان کەەوە خۆیان بە خاوەنی پرۆژەیەک و کارێکی لەم جۆرە بزانن لە دەردا و فرصت هەبوو بەتەمە گاردەنا ڤر ببینینە بە نزیکیمەیە وەدی بەێت شتێکی عجایبی دنیای ئەوژی مانە پرسیارم ناداوی دی ئەو بتن وقتی مەگەلەکیمە دکتۆر اون جبلیک و وان سیمینار و پانێلا ئامادەبوون و مەسەلین زانستیوان اون گەل ئەلڤەل واشن و هەندە کۆمبوژ هەبوون دەرگەل هەندە کاربەدەست و سازیین ئەمریکی ئەساسکەم تو کورتی بەحسی وێ بکەی بۆ مەکە چ بوو چ نەبوو وەکی دیت هەفکاری دێهابت نیڤاوە واندا حتما ئەبێتکو پشتوانیا دارایی وی پروژەی کردی ئەوانە دەمزانن کە پروژەیە بەدرستی ئەنجامێتی چوون و چ دەستکەفتیە و گەشەکیشکیش خۆنا ئێدی حقیقەت ڕۆژا دوێ بۆمە ژمارەکە کۆمبوونا لەگەل هەندێک ڕاوێژکار و ئۆفیسن سناتورن یعنی ئەمریکی بۆمە هاتنە ڕێخستن ئەم چونە کۆنگرێسی و ئەم بين شش كومبونك ما كرن قال كسان جدا يتهردوا حزب ديمقراط وجمهور جمهوري و هر وصاية لجنة يا كاروبارن دربة همية الديمقراط وهمية الجمهورية كل ويري ما بحثي نتيجة ببروجي ماكر و تركيز ما حقيقة سر سي نقطة بالقلوانا يكشوانا كو بابتي بقراندنا سقامگيرية که اوج مجموعه که تشبه خوب دیگر تنگل که گرینگه که کار بیت کردن که ساقام گیری بزرگی منطقه یا دوی بابت پیدا کردن که بجن حلول او چارەسیرە پرێکات
ريكا فاكولينو يعني كاري اكاديمي ويا سيجي حقيقه لوكاليزيشن كو انجليزي بيجنه او جي خلقي ويرو او مؤسسات ويرو او بيكاري رابط دكتور قال سباس وقتی من مع الدكتور داود ادروشي سلوكي زانكويا دوكي قال سباس كم تو ميفاني دنج امريكا وفيرين كاك شفان فاضل نافاندي بيكورينا ستوكهولمي جبوا عشان نفتوي ديجا لسان سباس بوتيجي بله تماشا معين هجا حتى ديدارك ديها تايبت هر شادو بختور المصلاح من داخل الشنو